چاڤی بەرشەلۆنە دەگەڕێنێتەوە لووتکەیان بەرەو ڕووخانی دەبات. یانەی بەرشەلۆنە لە وەرزەدا بە ئاستێکی جێگیردا نەڕۆشتووە و هەندێک جار لە ڕووی ئاست و ئەنجامەوە نایابانە دەردەکەوێت و هەندێک جاریش خراپترین ئاست پێشکەش دەکات. بەشێک لە ڕۆژنامەکانی ئیسپانیا لە ماوەی ڕابردوودا دڵنیا بوون لەوەی کە خوان لاپۆرتای سەرۆکی بەرشەلۆنە ئارامی بەرامبەر چاڤی هەرناندەز نەما و ئەگەر ئەنجامەکانی یانەکە باش نەکات ئەوە لە ڕاهێنەرایەتی یانەکەی دووری دەخاتەوە. ئێستا ژاویانەیە لە پلەی سێمی خولی ئیسپانیادایە و تەناوەکار بۆ ئەوەی دڵنیایی بدات بە چاڤی بردنەوە گرنگەکان بووە بەرامبەر ئەتلتیکۆ مەدرید، هەرچەندە لە تایمی دووەمدا نیشانەی پرسیاری زۆر لەسەر دابەزینی ئاستی یاریزانەکانی ئەو یانەیە هەبوو. باشەیەک لە ڕۆژنامەکانیش دڵنیان لەوەی کە چاڤی هەرناندەز یانەی بەرشەلۆنە دەگرێتەوە لووتکە و دەیکاتەوە باشترین یانەی جیهان و سەرجەم نازناوەکانی لەگەڵدا بەدەست دەهێنێت. بەڵام بەشەکەی تریش دەڵێن چاڤی ئەو سەرکردە ڕاستەقینە نییە بتوانێت کاری گەورە بکات، چونکە دەیەوێت شوێن پێپ گواردیۆلا هەڵبگرێت و چەند جارێکیش بەوەی ئەو جۆرە پلانەوە بە هەڵەدا چووە و نزیک بۆ لەوەی بەرشەلۆنە بەرەو ڕووخان ببات. چاڤی 2 ساڵ و 1 مانگە ڕاهێنەری بەرشەلۆنەیە و لە کۆی 8 پاڵەوانەتی کە بەرجای تێدا کردووە تەنها 2 نازناوی بەدەستهێناوە کە ئەوانیش خولی ئیسپانی و جامی سوپەر ئیسپانیا بوون و چەند جارێکیش دووپاتی کردوتەوە کە ئامانجیان ئەوەیە لەم وەرزەدا نازناوی چەمپیۆنز لیگ بەدەست بهێنن. بە بۆچوونی تۆ چاڤی دەتوانێت بەرشەلۆنە بکاتە باشترین یانە لە جیهاندا؟